ئایا ئەم ناڕەزایەتی دەربڕینانە ئەم خۆپشاندانانە دژی هەموار یاسای باری کەسێتی ئەتوانێت بەر بە یاساکە بگرێت و هەموار نەکرێتەوە؟ مەترسیەکانی ئەم یاسایە چین؟ بۆچی چالاکوانانی بواری کۆمەڵگای مەدەنی دێنە سەر شەقامەکان؟ هەمووامانە پرسیارن لە ڕێیا فایق خەفاجی دەکرێت کە چالاکوان و ئەندامی هاوپەیمانی 1970 لە بەغدا میوانی کوردستان 24 و پرسیارەکانمانی ئاڕاستاکەین. ئەم کاتتان باش بەڕێز ڕێیا، ئەم ناڕەزایەتی و خۆپشاندانان دژی هەمواری یاسای باری کەسێتی لە جێگەی خۆیدان ئەتوانن کارێ بکەن بۆ ئەوەی کە هەمواری یاساکە نەکرێت؟ نعم. بله. أم هموارە هەموار یاسای باری کەسێتی کە ئێستا دەیانەوێت گۆڕانکاری تێدا بکەن. ئەم یاسایە ساڵی 1959 دەرکراوە. ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی کە بە 1970 ناسراوین پێمان وایە کە ئەم یاسایە یاخود ئەم هەموارە دەستدرێژی دەکاتە سەر مافەکانی خێزان، دەستدرێژی دەکاتە سەر مافەکانی ئافرەتان و تەنانەت منداڵانیش. ئێمە پێکاتوین لە کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی، کۆمەڵێک کەسایەتی بواری مافەکانی مرۆڤ و تەنانەت بەشێک لە پارتە دیموکراتیەکانیشمان لەگەڵدایە. هەروەها پشتیوانی هێزە سیاسیەکان و پیاوانی ئاینیشمان هەیە. خات و ڕێیا هەر هەموارێکی یاسایە کە دەکرێت بۆ ئەوەیە کە یاساکە باشتر بکرێت و لەگەڵ بار و گوزەرانی خەڵکە ڕێک بکەوێت. ئایا ئەم هەموارە پێویست بوو یاخود مەترسیە ئەگەر هەموار بکرێتەوە؟ بەڵێ ئەو هەڵانەی کە ئێستا خەریکە ئەنجام دەدرێن بەڕاستی زۆرن. کۆمەڵێکی زۆرە هەڵەی تێدایە. دەستدرێژی دەکاتە سەر مافی ئافرەتان، دەستدرێژی دەکاتە سەر مافی منداڵان. بۆ نمونە کاتێک ئێمە ئەم یاسایە هەموار دەکەین یاخود یاسایەکی کارپێکراو هەموار دەکەین، ئەوە مانای وایە کە ئامانجێکی سیاسیمان هەیە، مانای وایە کە ئامانجێکی تائیفی مەزەبیمان هەیە. پێمان وایە کە ئەم هەموارە تەواو تۆخکەرەوەی هێڵی مەزەبی و تائیفیە، چونکە ئەم یاسایی کە پێشتر جێبەجێکراو یاسایەکی تەواو شارستانی بووە. ئێستا کۆمەڵە کەس دەیانەوێت کە سیستەمی مەزهبی یاخود ئایدیای مەزهبی تێدا جێ بکەنەوە. پێمان وایە لەم کاتەدا مەبەستێکی سیاسی مەزهبی لە پشتە، مەبەستی هەڵبژاردننی لە پشتە، چونکە ئێمە لە هەڵبژاردن نزیک دەبینەوە. کۆمەڵێک کەس دەیانەوێت بیکەن بە دەستکەوتی سیاسی. ئەم هەموارە بەڕاستی ڕێگە دەدات کە دەستدرێژی بکرێت سەر منداڵان، ئەویش لە ڕێگەی هاوسەرگیریکردنی منداڵانی تەمەن 9 ساڵەوە، ئەویش لە دەرەوەی بڕیارەکانی دادگا. واتە ئەم یاسایە یاخود ئەم هەموارە ڕێگە دەدات کە منداڵانی تەمەن 9 ساڵ لە دەرەوەی دادگاکان هاوسەرگیریان پێ بکرێت. ئەمە دەستدرێژیە بۆ سەر مافەکانی منداڵ. لەلایەکی دیکەشەوە بەڕاستی خاڵێکی دیکەی تێدایە کە جێگەی سەرنجی ئێمەیە، ئەویش ئەوەیە کە کاتی جابوونەوە پیا و ئاپارە بە هاوسەری پێشووی نادات، ئەوەی کە لە دادگاکان ناوێنەوە نەفەقە. ئەم یاسایە یاخود ئەم پارەیە لەلایەن پیاوە بۆ ئافرەتی ناگۆڕێت یاخود ئەم پارەیە ناهێڵێت بە تەواوی. ئەمە شتێکی زۆر جێگەی نیگەرانیە. لەلایەکی دیکەوە ئەم یاسایە یاخود ئەم هەموارە ئافرەت بێبەش دەکات لە سەرۆت و سامانی هاوسەر و باوکی کاتێک کۆچی دوایی دەکەن. هەر لەبەر ئەوەی ئەمە کۆمەڵێکی زۆر ئەندامانی کۆمەڵگەی مەدەنین ئەم هاوپەیمانەتیمان پێکێناوە زۆر بە توندی ڕەتی دەکەینەوە، بە هەموو شێوەیەک هەموارەکە ڕەت دەکەینەوە. هەروەها دوێنێ خۆپشاندانی فراوانمان ئەنجامدا لە بەغدا، لە زیقار، لە بەسرا، بۆ ئەوەی دەنگی خۆمان بگەێنین. دەمانوێت بە جیهان بڵێن کە ئێمە دژی ئەم هەموارەین. لە 10 پارێزگا خۆپشاندانمان ئەنجام داوە، لە نەجاف، لە کەرکووک، تەنانەت لە نەجاف ڕوبەڕووی سەرکوتکاری بووینەوە. ئێمە داوای مافی خۆمان دەکەین. ئێمە وەکو هاوپەیمانی 1970 ئەم دەستدرێژیانە ڕەت دەکەینەوە. داوا دەکەین کە لایەنی ئەمری دژمان بەکارنێنرێت کاتێک خۆپشاندان ئەنجام دەدەین. پیاوانی ئاینی هەڵدەسن کە ئێمە هەڵدەسن بۆ بەکارهێنانی هێزە ئەمنیەکان دژمان. داوا لەلایەنی سێمیش دەکەین وەکو پەرلەمان ئەم دەستدرێژیانە ڕاگرن. بە درێژایی مێژوو عێراق مۆتەکەی جیاکاری یاخود دابەشبوونی لە ڕووی سیاسیەوە هەبووە، هەروەها لە ڕووی مەزهبیشەوە هەیبووە. ئێستا ئەمە ترسێکی دیکەیە کە دابەشبوونێک بخاتە کۆمەڵگەی عێراقیەوە. ڕاستە ئەمە
ئەم هەمواری یاسایە ئەتوانێت کۆمەڵگەی عراقی بکاتە چەند بەشێکەوە یا بیکاتە دوو بەشەوە؟ بەڵێ ئەمە بابەتێکی زۆر ترسناکە. کۆمەڵگە دابش دەکات، کۆمەڵگە دابش دەکات بەسەر چەند بەشێکدا. ئەو کەسانێک کە ئێستا دەیانەوێت ئەم هەموارە بێنە پێشەوە خۆیان پاڵاوتووە، دەیانەوێت لە پەرلەمانی داهاتوودا پشتیانە بێت. لەلایەکی دیکەوە ئێمە بە وردی چاودێری یاساکان و بە وردی چاودێری هەموارەکانیش دەکەین. پێمان وایە کە ئەو دەسەڵاتەی کە ئێستا لە عێراق باڵا دەستە هەمیشە هەوڵ دەدات کە هەموار لەسەر بنەمایەکی خراپتر بکات. بۆ نمونە ئەوێت هەموار یاسایەک لەسەر بنەمای سیاست بکات. ئەمە تەنها پەیوەندی بە ئەم یاسایەوە نییە، پەیوەندی بە یاساکانی دیکەی شیوەیە. بۆ نمونە یاسای ئازادی ڕادەربڕین، یاسای دەستکەوتی زانیاری. هەر کاتێک حکوومەت یاخود پەرلەمان هەوڵی دابێت کە هەموار لە یاسایەکدا بکات بە سیاسی کردووە، هەوڵی داوە کە هەموارەکە خراپتر بێت لە یاسا پێشوەکە. باشە، ئێوە هەوڵتان داوە کە لە ڕێی هاوپەیمانێتەکەتان کار بۆ ئەو بکەن لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتەکان کە بۆ پاراستنی مافی منداڵان کارەکەن، چونکە ئەم یاسایە کە ڕێگە ئەدات بە هاوسەرگیریکردنی منداڵان لە تەمەنی 9 ساڵی مافی منداڵیش پێشێ لەکات. جگە لە ڕێکخراوە ناوخۆیەکان هەوڵی ئەوەتان داوە لە ڕێی ڕێکخراوە نێودەوڵەتەکان کار بۆ ئەو بکەن کە ئەم یاسایە هەموار نەکرێتەوە، مافی منداڵان پارێزراو بێت؟ بەڵێ بەڵێ ئێمە بۆ ڕاگیرانی ئەم هەموارە کۆمەڵێکی زۆر کارمان کردووە. ئێستا ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەتەواوی ڕاتی دەکەینەوە. هەروەها داوەشمان لەسەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردووە کە دەسوەردانیان هەبێت. نازانین بۆچی بێدەنگن، چونکە عێراق ئەندامی کۆمەڵێکی زۆر هاوپەیمانەتی تایبەت بە پاراستنی مافەکانی ئافرەتان و منداڵانە. داوامان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەسەر ئاست نێودەوڵەتی کردووە کە دەسوەردان بکەن لەسەر ئەم یاسایە و ڕێگری لە بەرپرسانی عێراق بکەن. لەلایەکی دیکەوە هاوپەیمانیمان لەگەڵ کۆمەڵێک فراکسیۆن لە پەرلەمانی عێراق پێکێناوە کە ئەم یاسایە ڕەت دەکەنەوە، دەمانوێت بەرەیەکی فراوان پێک بهێنین. داوا دەکەن کە هەماهەنگی هەبێت لە نێوان پیاوانی ئاینی ئێمە پەرلەمانتاران ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەسەر ئاسی نێودەوڵەتی. داوامان لە شێخەکە عەشیرەت و سەرۆکهۆزەکان کردووە پێکەوە هەر هەمومان هەوڵەکانمان یەک بخەین بۆ ئەوەی ڕێگریە لەوە بکەین کە ئەم هەموارە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت و نەچێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە، چونکە زۆر ترسناکە، دەستدرێژێکی زۆر ترسناکە کە دەبێتە هۆی لاوازبوونی بنەماکانی خێزان. دەستدرێژی دەکاتە سەر خێزان، دەستدرێژیە بۆ سەر کەرامەت و ڕێزی ئافرەتان، دەستدرێژیە بۆ سەر منداڵان. بۆ نمونە منداڵێک نازانێت تەمەنی 9 ساڵە نازانێت یاسایەکی بەسەردا دەسەپێنیت کە لە دەرەوەی خواستی منداڵە، کە ئەم منداڵە نازانێت یاسا چییە. پێویستە منداڵ هۆکار نەبێت بۆ ململانە سیاسیەکان، پێویستە منداڵ یاسای بەسەردا نەسەپێنرێت. ئێمە نازانم هۆکاری هاوسەرگیری منداڵانی تەمەن 9 ساڵ چییە ئەگەر شەهوات و ئارەزوی سێکسی نەبێت، ئەگەر تێرکردنی ئارەزوە سێکسیەکانی کۆمەڵێک کەس نەبێت. ئەمە دەستدرێژێکی زۆر ڕوونا بۆ سەر مافی منداڵان، بۆ سەر مافی ئافرەتان. ئێمە وەکو 188 لەگەڵ کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی کۆمەڵگەی نێودەوڵەتی، کۆمەڵگەی مافی ژنان، پیاوانی ئاینی، حیزبە سیاسیەکان، هەروەها هاوپەیمانیشمانێ لەناو پەرلەمانی عێراق کار دەکەن پێکەوە بۆ ئەوەی کە ڕێگری لەم یاسایە بکەین، تێپەڕێت و هەموارەکە هەڵوەشێنینەوە. دەمانێت بگەینە ئەنجامێکی باش. زۆر چاکە. بە پێی و ئەزمونەی کە جەنابتان هەتانە و چەند جارێکی دیکەش لە پەرلەمانی عێراق کۆمەڵە یاسا هەبوونە کە هەموار کراونەتەوە بە دڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نەبوونە. ئەمەوە بڵێم ئایا پێشبینی ئەوە دەکەن کە ئەم هەمواری یاسایش بە دەردی هەمواری یاساکانی دیکە نەچێت و ئەم ناڕەزایەتیانە و ئەم خۆپشاندانانە بتوان بەردەمی ئەم هەمواری یاسایە بگرن؟ پێشبینیتان چییە؟ بەڕاستی پێت بڵێم ئەو ڕێگەیە کە هەموارەکەی پێ ئاڕاستە کراوە بە بێ خوێندنەوەیە، بە ڕێگەیەکی زۆر ناشارستانیە. بەشێک لە ئەندام پەرلەمانەکان تەنانەت داوایان لە دادگای فیدراڵی کردووە بۆ ئەوەی کە ڕێگری لە تێپەڕاندنی ئەم یاسایە بکەن، تەنانەت واژۆیشیان کۆ کردووەتەوە.
چونکە تەنانەت گومانی ئەوەی شەیە کە ئەو کەسانەی واژوان کۆ کردووە بۆ پشتیوانی ئەم هەموارە واژۆکانیان تەزویر بێت، واژۆکانی ڕاستی نەبێت. ئێمە وەکو خۆمان دەمێنینەوە سوور دەبین لەسەر ڕای خۆمان، سوور دەبین لەسەر هەڵوێستی خۆمان، بە هیچ شێوەیەک پاشەکشە ناکەین لە دژاتیکردنی ئەم هەموارە. بەڵێ سوپاس دەکەین خاتوو ڕێیا خەفاجی چالاکوان و ئەندامی هاوپەیمانی 188 لە بەغدا.